ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتمەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی دوو چالاکی ژینگەیی و مەدەنی لە شارەکانی مەهاباد و دێولان. بانکران و ئەشکەنجەی دووەندامی گروپی شاخەوانی چلچەمە لە سنە. دۆخی خراپی تەندروستی حسێن عوسمانی لە زیندانی ورمێ. درێژەی هێرشەکانی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین. کۆبوونەوەی خاوەن نانەواخانەکان لە تاران. دواکەوتنی حکمی ئەدامی مێهدی حەسەنی و بێهروز ئێحسانی و مانگرتنی 35,000 معلم لە وڵاتی بەلژیک. دەست بەسەرکردنی دوو چالاکی ژینگەی و مەدەنی لە شارەکانی مەهاباد و دێولان. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 7 و 8 ڕێبەندان دوو چالاکی ژینگەی و مەدەنی بە ناوەکانی محەممەد ڕەمەزانی خەڵکی مەهاباد و فەرهاد زەندی خەڵکی دێولان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم لە شاری مەهاباد بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەر ماڵی محەممەد ڕەمەزانی و ئەو ژینگە پارێزیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردو. لەلایەکی دیکەوە هێزەکانی تڵاواتی سپای پاسەران لە شاری دێولان فەرهاد زەندی چالاکی مەدەنی و ئەندامی ڕێکخراوی فەرهەنگی ئەدەبی ڕچەی لەیلاخیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ڕەفاندنی ئەو دوو شارۆمەندە لە بەردەستانی. بانکران و ئەشکەنجەی دوو ئەندامی گروپی شاخەوانی چلچەمە لە سنە. ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان دوو ئەندامی گروپی شاخەوانی چلچەمە بە ناوەکانی ئەحمەد قەمبەری و عەلی ئەڵڵاوەیسی بانکێشی ئیدارەی تڵاعات کراون و لەوێدا ئەشکەنجە دراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئیدارەی تڵاعاتی سنە ئەو دوو چالاکە مەدەنیەی بە شێوەی نایاسایی بانکێشتی و ناوەندامنیەتیە کردووە و پاش لێپرسینەوە بە لێدان ئەشکەنجە و ئازاریان داوە. چانی باسە کە هێشتا هۆکاری بانکرانی و دوو چالاکە مەدەنیە ڕوون نەکراوەتەوە، بەڵام پاش مانگرتنی سەرکەوتوانەی ڕۆژی سێ ڕێبەندان بەلانی کەم 18 هاوڵاتی خەڵکی سنە لەلایەن ناوەندەمنیەتیەکانەوە بانکێشت و دەست بەسەر کراون. دۆخی خراپی تەندروستی حسێن عوسمانی لە زیندانی ورمێ. بە پێی راپۆرتەکان کانونی مافی مرۆڤی کوردستان، حسێن عوسمانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ پاش 11 ساڵ بەندکران تووشی چەند نەخۆشی سەخت بووە و ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کراوە و بێوەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕاندراوەتەوە بۆ زیندانی ورمێ. حسێن عوسمانی لە ڕێکەوتی 4 ڕەشەمەی ساڵی 92 هەتاوی پاش بانکران بۆ ئیدارەی ئیتڵاعاتی مەهاباد دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندامنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزرا. ناوبراو بۆ ماوەی 13 مانگ بە سەختی ئەشکەنجە و ناچار بە دانپێدانانی زۆرە ملێ دژ بەخۆی کرا. مانگی خاکە لێوەی ساڵی 94 هەتاوی حسێن عوسمانی هاوڕێ لەگەڵ دوو بەندکراوی دیکە بە ناوەکانی دیاکۆ ڕەسوولزادە و سابیر شێخ عەبدوڵڵا دادگایی کرا. ئەو سێ بەندکراوە لە پەروەندەیەکی هاوبەشدا بە محارەبە لە ڕێگەی ئەندامەتی لە کۆمەڵا و هاوکاری لە تەقینەوە بە ئیعدام لەسەر شەقام مەحکوم کران. حکمی سێدارەی حسێن لە دیوانی باڵای وڵات ڕەت کرایەوە و ناوبراو بە 30 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زیندانی ورمێ مەحکوم کرا. دوو هاودۆسیە حسێن لە سێدارە دران. لە حاڵێکدا فەرماندەی سپای مەهاباد ساڵی 89 ڕاگەیاندە بوو کە تۆمەتبارانی سەرەکی تەقینەوەکە کوژراون. درێژەی هێرشەکانی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین. ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان ئەرتەشی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ جارێکی دیکە هێرشیان کردە سەر بەنداوی تشرین و پردی قەرەقۆزان و شەڕێکی قورس ڕوویدا. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان گوندەکانی دەوروبەری بەنداوی تشرین و پردی قەرەقۆزان بە چڕی بۆردومان کراوە و هاوکات تێروریستانی ئیسلامگەرە هێرشیان کردوتە سەر شەڕوانان و شەڕێکی قورس ڕوویداوە. فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتیک ڕایگەیاندووە کە لە پێکدادانەکانی ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 13 تێرۆریست کوژراون و چەندین کەسیان بریندار و دیل گیراون. هەروەها چەند تانک زرێپۆش و
ئۆتۆمبیلی دۆشکا لەسەر لە ناوبراوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان. کرێکارانی ڕسمی نەوت شاغڵ لە شرکەتی فەلات قاڕەی لاوان ڕۆژی دووشەمە 8 ڕێبەندان بۆ جارێکی دیکە دەست بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی جیاوازی، وەلانانی سەقفی ئەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانە نشینی، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی سەنەوات، پاداش و ئیزافەکاری، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و هەروەها کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانە نشینی کرێکارانی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ناوچەی تەهلابی میرجاوە. ڕۆژەی دووشەممە 8 ڕێبەندان ژمارەیەک لە کرێکارانی شاغڵ لە ناوچەی تەهلابی میرجاوە لە ئاسکەمی حەقدەست ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، کۆمەڵە کرێکار لە نەخلستان و زەوی کەشاوەرزی ناوچەی تەهلابی میرجاوە کار دەکەن کە لانیکەمی حەقدەستی ژوەر ناگرن و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرە بن. بەپێی زانیاریەکان ماوەی چەند ساڵە نەخلستان و زەویە کەشاوەرزیەکانی ناوچەی تەهلاب لەلایەن سوپای پاسدارانەوەی ئیدارە دەکرێت. بەڕێوەبەرانی سوپا تەنیا 9 ملیۆن تمەن حەقدەست بە کرێکارانی بەلوچ دەدەن، لە حاڵێکدا کرێکارانی غەیرەبوومی زیاتر لە 20 ملیۆن تمەن کە حەقدەستی ڕاستەقینەی و پێویستە وەردەگرن. درێژەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی سارابسازانی کەهیر لە کۆنارەک. ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە شرکەتی سارابسازانی کەهیر لە کۆنارەک دەست بە نەدانی چەند مانگ حەقدەست و مەزایە بۆ جارێکی دیکە کۆبوونەوە. بە وتەی چالاکانی بەلوچ، شرکەتی سارابسازانی کەهیر ئەرکی دروستکردنی ئاو شیرینکەری لە ئەستۆدایە و ماوەی 5 مانگە حەقدەستی بە کرێکاران نەداوە. کرێکاران وتویانە کرێکارانی بوومی ڕۆژانە 900,000 تمەن وەردەگرن، لە حاڵێکدا کرێکارانی غەیرە بوومی ڕۆژانە 1,200,000 تمەن حەقدەست وەردەگرن کە حەقدەستی ڕاستەقینێ. کرێکارانی ناڕازی ماوەی 2 ڕۆژە تش بە دۆخی خراپی مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و داوای تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی داخوازیە دواخراوەکان و هەروەها وەلانانی جیاوازی دەکەن. کۆبوونەوەی خاوەن نانەواخانەکان لە تاران. ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان خاوەن نانەواخانەکانی تاران لە بەردەم یەکێتی خەبازان کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئاستگرانی کەلوپەلی دروستکردنی نان نیشاندا. خاوەن نانەواخانەکانی ئێران لە ئاستگرانی ئاردیازات، بەرق، گاز، ئاو، حەقی مەسکەن، کرێدووکان، حەقی بیمە، کرێخانوو، خەمیرمایە و جۆشی شیرین ناڕەزایەتیان دەربڕیوە و وتویانە کە تێچووی نان لە داهاتی زۆرترە بە بەهۆی هەڵاوسانی بەردەوام و گرانی. ژیانی کرێکارانی نانەواخانەکان و خاوەنکارەکان تووشی گرفتی جددی بووە. ناڕەزایەتی کرێکاران لە شارەداری خاش. کرێکارانی شاغڵ لە شارەداری خاش ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی حاڵوەش، کرێکارانی شارەداری خاش ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرە بن. ناڕازیان دەڵێن بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراو لە کارخانەی مسی دەرالوی کرمان. ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندان 130 کرێکاری بێکارکراو لە کارخانەی مسی دەرالوو لە پارێزگای کرمان بۆ جارێکی دیکە دژبان ناڕوونی دۆخی پیشەیی کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان مانگی خاکەلەوەی ئەمساڵ بەڕێوەبەرانی کارخانەی مسی دەرالوی کرمان بە بیانووی تەواوبوونی بەشێک لە پرۆژەکە 130 کرێکاریان بێکار کرد، لە حاڵێکدا تا مانگی ڕەزبەری ئەمساڵ ماوەی قەراردادیان مابوو. کرێکاران وتویانە کە بەرپرسانی شرکەت پێشتر بەڵێنی پەرداختی داخوازی و نوێکردنەوەی گرێبەستیاندا بوو، بەڵام نەک بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە، بەڵکو 130 کرێکاریان لە خراپترین دۆخی مەعیشەتیدا بێکار کردووە. دواکەوتنی حکمی ئەعدامی مێهدی حەسەنی و بێهروز ئەحسانی.
مستەفا نیلی پارێزەری بێهروز ئیحسانی و بنەماڵەی مهدی حەسەنی ڕۆژی دووشەمە هەشتی ڕەبەندان لە دوو پەیامی جیاجیادا ڕایانگەاند دیوانی باڵای وڵات داواکاریە و دوو بەندکراوەی بۆ پێداچوونەوە بە دۆسیەکەیان پەسەند کردووە. مهدی حەسەنی و بێهروز ئیحسانی پێشتر بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبە نارەکانی ڕەژیم و محاربە بە ئێدام محکوم کرابوون. سەپاندنی سزای سێدارە بەسەر و دوو بەندکراوە شەپۆلێک لە ناڕەزایەتی لە نێوخۆ و دەرەوەی وڵاتی بەدوا خۆداهێنا و گوشارەکان دەستگای قەزای ڕژیمی ناچار بە دواخستنی حکومەکە کردو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی 35,000 معلم لە وڵاتی بلژیک. ڕۆژی دووشەمە هەشتی ڕەبەندان معلمانی بلژیک بۆ ماوەی 48 ساعت مانگرتنی گشتیان ڕاگەاند و ڕێپێوانێکی هەزار کەسیان لەسەر شەقامەکانی شاری برۆکسل بەڕێوە برد. بە وتەی پۆلیس 30,000 و بە وتەی سەندیکا کرێکاریەکان 35,000 معلم لەو چالاکیەدا بەشدار بوون. معلمانی بلژیکی لە سیاسەتەکانی دەوڵەت لە بواری پەروەردەدا ناڕازین و وتویانە کە کوالێتی خوێندن لە وڵاتە دابەزیوە. معلمان هەروەها خوازیاری زیادکردنی هەغدەست و مەزایە، چاکسازی لە یاسای خانەنشینی و دابینکردنی ئیمکاناتی بەرابەر لە سیستمی پەروەردە بۆ هەموو قوتابیان بوو. بینەرانەی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.